جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کاردانەوەی توندی کۆمەڵگای کوردستان و ئێران بەرامبەر بە هەڵبژاردنەکانی ڕژیم، راپۆرتێک لەسەر دۆخی خراپی زیندانی ورمێ، هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر میتینگی هەڵبژاردننی دەمپارتی لە باکووری کوردستان، بێکاری 7,000 کرێکاری بەلوچ بەهۆی نەدانی موڵەتی ماسی گرتن، دەست لە کارکێشانەوەی 216 پەرستار لە ئێران، درێژەی کارزاری نا بۆ ئیعدام لە سوید و مانگرتنی کرێکارانی ئیتالیا بۆ پشتیوانی لە خەڵکی فلسطین. درێژی هەواڵەکان کاردانەوەی توندی کۆمەڵگای کوردستان و ئێران بەرامبەر بە هەڵبژاردنەکانی ڕژیم. بەپێی ئەو وێنە ویدیوانەی بەدەستمان گەیشتووە کچانە و کوڕانی شۆڕژگێڕ لە شارەکانی کوردستان و ئێران بە نووسینی دروشم و ترانتنی پۆستری بربژێرەکانی مەجلسی ڕژیم دژایەتی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی نیشانداوە. لە کوردستانەوە تا بەلوچستان، لە تارانەوە تا شیراز، لە خوزستانەوە تا ئیسفەهان و مەشهەد، لە ورمێ و تەورێز تا گیلان و مازەندەران تەواوی پارێزگاکانی ئێران داوای بایکوتی هەڵبژاردنەکان دەکەن و دەڵێن هەر کەسێک دەنگ بدات خەیانەتی کردووە یان دروشمی بۆ دەنگدان ئەنگوستی لە خوێنمان بکەن بەرز ئەکەنەوە. هەروەها لە شارەکانی کوردستان ئازادی خوازان هشداریان داوەتە ئەو دوکاندارانەی شوێنی کارەکەیان بۆ تەبلیغات بەکاردێنێن و بەنێر و پۆستری بربژێرەکان دەسووتێنن. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی زمانی دایکی لە شاری پاوە لە ڕۆژانی ڕابردوودا ئەنجومەنی فەرهەنگی و فێرکاری بەیانی پاوە مەراسمێکی بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکی بەڕێوە بردوو لەلایەن خەڵکەوە پێشوازی گەرمی لێکرا. بەپێی ئەو وێنە ویدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژنان بەشداری بەرینیان لەو مەراسمەدا کردوە و بەڕێوەبەرانی ئەنجومەنی وێڕای باسکردن لەسەر گرنگی زمانی دایکی و چۆنیەتی پاراستنی خولێکی پەروەردەییان بۆ بەشداربوانی مەراسمەکە دانا و داوایان لە بەشداربووان کرد منداڵەکانیان فێری زمانی دایکی و کولتوری ڕەسەنی کوردەواری بکەن، چونکە گەلی بێنیشتمان ناسنامەی نییە و ئاوارەیە. راپۆرتێک لەسەر دۆخی خراپی زیندانی ورمێ. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، زیندانی ورمێ یەکێک لە قەڵەباڵەخترین و خراپترین زیندانەکانی ئێرانە کە بە شێوەیەکی بەرچاو زیاتر لە هەر شوێنێک تێدا مافی مرۆڤ پێشێل دەکرێت. زیندانی ورمێ لە 5 کیلومتری جادەی ورمێ هەڵکەوتووە و لە ساڵی 1348 هەتاویەوە دروست کراوە. ئەو زیندانە بە زیندانی دەریا دەناسن و زەرفیەتی 700 بەندکراوی هەیە. لە حاڵێکدا 5,000 بەندکراوی تێدا زیندانی کراوە. 60% بەندکراوان کورد و سونە مەسەبن و 40% دیکەیان ئازەری و شیعە مەسەبن. بەندکراوانی کورد لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان و ئازەربایجانی غەربیەوە بۆ ئەو زیندانە دوورخراونەتەوە. بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان بەردەوام بە بیانووی جۆراوجۆر لەلایەن مەئەموران و بەرپرسانی زیندانەوە ئەشکەنجە و ئازار دەدرێن. بەندکراوانی سیاسیش لە دۆخێکی خراپی بێهداشتی و دەرمانیدا ڕاگیراون. بەندەکانیان بێ ئیمکاناتە و لەگەڵ بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان تێکەڵکراون. لە زیندانی ورمێ وەرزشی تاکەکەسی و بە کۆمەڵ قەدەغەیە. تەخت بۆ خەوتن نییە و بەندکراوان ناچارن لەسەر ئەرزدا بخەون. بەندی ژنانی ئەو زیندانە دیوارەکانی کورتە و هەر دیوێکی 20 کەسی تێدایە. 5 سرویسی بێداشتی و 3 حمامی هەیە و منداڵان لەگەڵ دایکەکانیان دەمێننەوە. مادەی هۆشبەر بە ئاسانی لەلایەن بەرپرسانی زیندانەوە بڵاو دەکرێتەوە و هەندێک زیندانی وەکو ئامرازی سەرکوتی بەندکراوانی دیکە بەکار دەبرێن. ئەنشکەنجەدان ڕەواڵی ئاسایی زیندانە. بێگاری بە بەندکراوان دەکەن و لە خۆیان و بنەماڵەکانیان بەرتیل وەردەگرن و زۆر جار دەستێژی دەکەنە سەر بەندکراوانی ژن و کاریان پێدەکەن و مانگانە تەنیا 40,000 تمەنیان پێدەدەن. هێرشی پۆلیسی تورکیا بۆ سەر میتینگی هەڵبژاردننی دەمپارتی لە باکووری کوردستان. ڕۆژی شەممە 5 ڕۆژشەممە پۆلیسی تورکیا پاش بەڕێوچوونی میتینگی هەڵبژاردننی پارتی دموکراسی و بەرابەری گەلان
واتە دەم پارتی لە شاری شێرناخی باکووری کوردستان هێرشی کرد سەر خەڵکو و بەلانی کەمەوە 6 کەسی دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان لە ڕۆژانی داهاتوودا هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا بەڕێوە دەچێت و حیزبە کوردیەکانیش بە پەیڕەوکردنی سیاسەتێکی ڕوون و پەرە پێدانی چالاکیەکانیان دەیانەوێت شارەوانیەکان لەدەست قیومەکانی حیزبی ئاکپارتی ئەردوغان وەربگرنەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ئاستی هەڵاوسان و بێکاری لە تورکیا هەڵکشاوە و نرخی خانوبەرە سوتەمەنی پێداویستیە خوراکیەکان بەڕادێکی بەرچاو چوەتە سەرەوە. هەژاری گەشەی کردو و خەڵک بەگشتی لە سیاسەتەکانی ئاکپارتی ناڕازین. بەو بۆنەوە خۆیان ئامادە دەکەن تاکو لە هەڵبژاردننی شارەداریەکان دەسەڵاتی ئەردوغان لاواز بکەن. دەوڵەتی ئەردوغانی شێوەی سەرکوتی گرتووەتە بەر و ڕێگە لە میتینگ و کۆبوونەوەی حیزبە کوردیەکان لە باکووری کوردستان دەگرێت. کۆبوونەوەی کرێکارانی بەشی MDFی هەفتەپا ڕۆژی شەمە 5 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە بەشی MDFی هەفتەپا لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، پێدانی حەقدەستە دواخراوەکانیان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، دابینکردنی ئەمنیەتی کار و کەرەستەی خۆپاراستن، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، چارەسەرکردنی کێشەی مەسکەن و گۆڕانی دۆخی پیشەیی بوون. بانگێشت و ناڕوونی چارەنووسی ڕەزا ڕەمەزانزادە ڕۆژی پێنجشەمە 5 ڕەشەمە ڕەزا ڕەمەزانزادە بەندکراوی سیاسی پێشوو لە ڕێگەی تەلەفۆنەوە بانگێشتی دادسەرای ئێڤین کرا و لەو کاتەوە بێسەر و شوێن کراوە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستان نییە. ڕەزا ڕەمەزانزادە پێشتر و لاڕۆتی شۆڕشی ژینا دەست بەسەر و بە تۆمەتی تەبلیغ دژی نێزان بە 1 ساڵ زیندان محکوم کرابوو. ناوبراو پێشتر و لە 2 سەرماوەزی ساڵی 1398 هەتاوی بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکانی خەزەڵوەری 98 دەست بەسەر و بە 3 ساڵ زیندانی تەعزیری محکوم کرا. بەڵام مانگی گوڵانی 1400 پاش تێپەڕکردنی 18 مانگ بەندکران بە شێوەی کاتی و مەرجدار ئازاد کرا. هۆشداری لێبوردنی نێونەتەوەی سەبارەت بە دۆخی تەندروستی عەباس واحدیان شاهرودی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی ڕۆژی شەمە 5 ڕەشەمە لە بەیاننامەیەکدا وێڕای هۆشداری سەبارەت بە دۆخی تەندروستی عەباس واحدیان شاهرودی لە زیندانی مەشهەد خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو بەندکراوە بوو. عەباس واحدیان شاهرودی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 21 ساڵ زیندان محکوم کراوە. بەرپرسانی زیندانی وەکیلابادی مەشهەد بەردەوام ئەشکەنجەی جەستەیی و دەرونی دەدەن. ئەو بەندکراوە تووشی چەند نەخۆشی بووە، بەڵام لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. دۆخی تەندروستی عەباس ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە خراپتربوونە و ناتوانێت بەسەر پێوە ڕاوەستێت. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی ڕابردوو سەبارەت بە دۆخی تەندروستی ئەو بەندکراوە هۆشداری دایە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی و خوازیاری ئازادی و دەستڕاگەیشتنی بە دەرمان بوو. بێکاری 7,000 کرێکاری بەلوچ بەهۆی نەدانی موڵەتی ماسی گرتن. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ ماسیگیرانی بەلوچ لە شارەکانی چابەهار، کۆنارەگ، دەشتیاری و زەراباد تووشی نەبوونی ئەمنیەتی پیشەیی بوون و دەوڵەت موڵەتیان پێنادات. بەپێی زانیاریەکان بەلانی کەم 285 بەلەم لە شارستانەکانی کەناردەریا لە پارێزگای سیستان و بەلوچستان بوونیان هەیە و هەر بەلەمێ دەتوانێت 25 کرێکار دامەزرێنێت. بەڵام دەوڵەت پێدانی موڵەتی بە خاوەن بەلەمەکان ڕاگرت و هەزاران کرێکار لە بلا تەکلیفیدا ماونەتەوە. ئەوە لە حاڵێکدایە کا ڕێکخراوی شیلاتی ئێران لە بەردەم موڵەتی سەیدی ترال بە کۆمپانیای چینیەکان ئەدات کە زیانێکی زۆر بە ژینگەی ناوچەکەیش دەگەێنێت. دەست لە کار کێشانەوەی 216 پەرستار لە ئێران. سەرۆکی ڕێکخراوی نظام پەرستاری ئێران ڕۆژی شەمە 5 ڕەشەمە ڕایگەیاند لە 9 مانگی ڕابردوودا 216 پەرستار بەهۆی سەختی کار و کەمی حەقدەست دەستیان لە کار کێشایەوە. محەممەد تەقی جەهانپور سەرۆکی ڕێکخراوی نظام پەرستاری لەو بارەوە وتی بەپێی ڕاگەیاندنی زانکۆی زانیاری پزیشکی بەهەشتی تەنیا لە 9 مانگی سەرەتایی ساڵی 1402دا 216 کادری دەرمان بەهۆی ناتەرازبوونی سەختی کار لەگەڵ ئەو حەقدەست و مەزایای وەری دەگرن دەستیان لە کاری کێشایەوە. لە شارێکی وەکو تاران کە زۆرترین ڕێژەی نەخۆشخانە هەیە ئاماری مانەوەی پەرستاران زۆر کەمتر لە شارستانەکانە.
دابینکردنی ڕفا ئەمنیەت و ڕێزگرتن لە چالاکیەکانیان کەمترین کارێکە کە دەوڵەت ئەبێت لە حەق کادری دەرمان بیکات. بەڵام سیاسەتە هەڵەکانی ڕژیم کارێکی کردووە کە هەزاران پەرستار و پزیشکی پسپۆر بۆ وڵاتانی ناوچەکە و ئەوروپا کۆچ بکەن. درێژەی کارزاری نابۆ ئەعدام لە سوید بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەمە 5 ڕەشەمە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی سوید لە درێژەی کارزاری نابۆ ئەعدام چالاکیان ئەنجامدا. بەپێی ئەو راپۆرتە ئێرانیانی ئازادیخواز لایەنگرانی حزب و لایەنە سیاسیەکان لە شارەکانی یۆتۆبۆری و گۆتێنبێرگ بە بەدەستەوەگرتنی وێنەی ئێعدامکراوان و ئەو زیندانیانەی مەترسی بەکردەوە دەرهاتنی حکوومەکەیان لەسرە خوازیاری ڕاگررتنی سزای سێدارە لە ئێران و ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی بوون. بەشداربوانی ئەو چالاکیە هەروەها بە وتنەوەی دروشم خوازیاری گۆڕانکاری لە سیاسەتی مماشاتی وڵاتانی ڕۆژاوایی لەگەڵ کۆماری ئیسلامی و سزادانی بەرپرسانی ئەمنیەتی و قەزایی ڕژیم بوون. خۆپیشاندانی ژنانی پورتۆریکۆ لە سەروبەندی نزیکبوونەوە بە 8 مارس. ڕۆژی شەمە 5 ڕەشەمە ژنانی خەڵکی وڵاتی پۆرتۆریکۆ لە شاری سانخۆزۆ شەقامەکانیان داگیر کرد و لەگەڵ نزیکبوونەوە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژنان خوازیاری ڕاگررتنی توندوتیژی دژ بە ژنان بوون. چالاکانی ژن لە پۆرتۆریکۆ بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ ژنکوژی و کۆتایی هێنان بە توندوتیژی دژ بە ژنان کەمپینێکیان لەژێر ناوی ئێمە ژیانمان دەوێت دەست پێکرەوە و بە بڵاوکردنەوەی تراک زانیاری بە خەڵکەدەن. هەروەها بەشێک لە چالاکوالان لە نێو کۆڵان و شەقامەکانی شاردا لەگەڵ کچان و ژنانی وتوێژ دەکەن. لە سەرەتای ساڵی 2024 زاینیەوە تا بە ئەمڕۆ 13 ژن لەلایەن پیاوانەوە کوژراون و ئەم کەمپینەش لە ڕۆژی هەینی 23 فێڤریە دەستی پێکرۆ تا 8 مارس درێژە ئەکێشێت. دووە هەواڵ مانگرتنی کرێکارانی ئیتالیایی بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین. ڕۆژی شەمە 5 ڕەشەمە کرێکارانی ئیتالیایی لە چەند شاری ئەو وڵاتە گەورەترین مانگرتنی خۆیان بۆ پشتیوانی لە خەڵکی فلستین بەڕێوەبرد و بە کۆبوونەوە خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ بوون. بەپێی راپۆرتەکان ئەو مانگرتنە گەورەیە پاش بانگەوازی ئیتحادیەی سیکۆباس ڕوویدا و کرێکارانی شاغڵ لە بەندەرەکانی ناپێل، جۆنۆفا و میلان بەدەست لە کارکێشانەوە ڕێگەیان لە بارکردنی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل کرد. لە بەردەم کارخانەکانی بەرهەمهێنانی چەکوچۆڵ لە ناپال کرێکاران خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی دەست بەجێی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. جێگەی ئاماژەیە کە هاوکە لە وڵاتەکانی ئاڵمان، فەرانسە و ئیسرائیلیش دژبەرانی شەڕ و نەیارانی نەتانیاهۆ خۆپیشاندانیان کرد و پشتیوانی خۆیان لە خەڵکی فلستین ڕاگەیاند و خوازیاری ئازادی دیلەکان و کۆتایی هێنان بەو شەڕە ماڵوێران کەرە بوون. بینەرانی خۆشەوی سەواڵەکانتان پێشکەشکرا هەرشاد و بەختەوەر بشین.